خۆشویستان دەچین بۆ مۆزەخانەی نیشتمانی ئەمنە سوورەکە لەوێ سنتەری چالاکی گەنجان دیارە بەردەوام کۆمەڵێک کەس لەوێ سوود وەردەگرن لە تواناکانیان ئەم سنتەرانە تەنانەت ماڵپارێزی کوردستان ئێستا پێشانگایەکی شێوەکاری کردووەتەوە بۆیان لەنێو هۆڵی بینای مۆزەخانەی نیشتمانی ئەمنە سوورەکە دەچمە لای پەیامبەرمان ڕێزان کە ئەو کۆمەڵێک زانیاریم بۆ دەگوازێتەوە. ڕێزان سڵاو لێبێم کاتت باش لە پشتی تۆوە پۆرتریتی پیاوێکی بە تەمەنی زۆر جوانی ڕیژدار دەبینم. ئەمە بەرهەمی گەنجانە بێگومان یەکێک لەو گەنجانەی کە بەشداری لەم پێشانگایەدا کردووە. کارەکانیان هەمووی ئاستێکی بەرزی هونەری پێوە دیارە ئەگەر بکرێت کۆمەڵێک زانیاریمان بۆ بگوازیتەوە. بەڵێ ئارێم کاتی تۆ بینەرانی کورسا تایمز باش بێ. ئێستا من لە هۆڵی گەلەری ئەمنە سوورەکەم دیارە لێرە سەندەری چالاکی گەنجان کە سەر بە مناڵپارێزی کوردستانە شەشەمین پێشەنگای تایبەتیان کردوێتەوە. دیارە ئەم لەم پێشەنگایدا 35 بەشدار بوو تایدا تابلۆکانی خۆیان هێناوە و لە پێشەنگایان نمایشیان کردووە. من نەمەوێت لەگەڵ زانیاریەکانە وێنەکانتان بۆ بگازمەوە. دیارە وێنەی زۆر سەرنجڕاکێشی تیا وەکو خۆشت باسی کرد. یەکێک لە وێنە سەرنجڕاکێشانە وێنەی پیاوێکی بەتەمەنە کە بە شێوازی هونەری کۆلاج وێنەکەی کێشراوە تێیدا قوماش و تێیدا چەند شتێک بەکار هاتووە کە ئەمانە بە فڵچە نەکێشراوە بەڵکو لەلایەن شێوەکاران خۆی کێشراوە. نەمەوێت یەکێک لەو شێوەکارانە وەرگرم کە ئەو وێنەی کێشراوە خاتونێکە خاتونێکی دەستڕەنگینە ناوی کازیوەخانە خاتونگیان بێتە ئێرە قسەما بۆکە لەسەر ئەم هونەرە چۆن ئەم وێنەیەت کێشاوە. سەرەتا بەخێر بێ، من ناوم کازۆ جەمالە، بەسەر تابلۆ لەم پێشانگای بەشداریم کردووە. زیاتر تابلۆکان کەساتی بەتەمەنەکان ئەگرێتەوە. ماتریاڵی جیاوازمان بەکارهێناوە، قوماشمان هێناوەتەوە ناو لۆحە کە پێڵن فەنی کۆلاج و ڕیش و جامانە و هەموو موادی تازەمان تێ بەکارهێناوە. هەر ئەوانە. بینرێت باسی ئەو وێنانەی تریشماوە کە باز لە چی ئەکەن ئەو وێنانەی تۆ؟ ڕاستە ئێستا من لەم وێنانەیە هەر ئەوە ئەگەێنێ کە من کەساتی بەستەمەنەکانم گەڕاوەتەوە زیاتر هەر ئەوە ینی کۆپی ئیشەکانە. سپاس بۆ تۆ. ئاری منەمەوێت لەگەڵەوە شادیمەنی کەشتان بۆ بگوازمەوە. ئەوە وێنەی پیاوێکی بەتەمەن بوو کێشابووی کە بە هونەری کۆلاج بوو، لەگەڵەوە وێنەی ژنێکی بەتەمەنی کێشاوە دیسان قوماشی بەکارهێناوە و قوماشی سرکەی و لەچکیشی کردۆتە سەر تاپای تابلۆکە بە قوماش و بە ڕێزان بە بۆیاخ و بە کۆمەڵێک کەلوپەل کێشا. ڕێزان من دەمەوێت پرسیاری ئەوە بکەی ینی زۆر سەرنجی ڕاکێشام ئەو جلو بەرگە تێکەڵ بەکاری شێوەکاری کراوە. ئەمە جۆرێک نییە لە هونەری چۆنەڵی سێر ڕەهەندی سریدی هەستەکردێنە و تابلۆکەشدا واقعیشی تێکەڵ کراوە. ئەوە جاران ئێمە تەنها ڕنگمان دەبینی. ئێستا هەستەکەی ڕنگ و بۆنە پۆشاکەکە بەشێکە لە ڕاستی کۆلاجینی دوسێ جار بەکارت هێنا ئەگەر ڕوونکردنەوەکمان بیتمە بەس لە کۆلاجین چییە؟ بەڵێ ئەم هونەری کۆلاجین هونەرێکی تازەیە کە ئێستا شێوەکاران بەکارهێنن. دیارە ئێستا شێوەکاران بە هونەری جیاواز هونەر پێشەشەکان هەیە بە فڵچە هەیە بە ئەو کەلوپەلانی کە فڕێ ئەدرێن هەیە بە هونەری کۆلاج. منەمەوێت وەڵامی ئەو پرسیارەی تۆ لە خاتونەکە خۆی وەرگرمەوانێ هاوکارم دیمەنەکان بگوازێتەوە. منیش خاتونەکەم بێتەوە باسی ئەو شێوازەمان بۆ بکە. خاتونگیان ئەم وێنەیەت کێشاوە هونەری کۆلاجە مەبەست لە هونەری کۆلاجیە کاگئاری پێشکەشکاری بەرنامەکە پرسیاری ئەوەکە. فەنی کۆلاج مەبەستمان لەوەیە کە تێکەڵکردنەوەی مەوادی دەرەکیە بۆ ناو لەوحە. ئەوسا ئێمە لەوحەوەکو بیستی بێتمان تەنها بە فڵچە و بۆیاغ کراوە. بەڵام ئێستا لە بری من بێم جلەکانی دروست بکەمەوە یەم قوماشی ڕاستیت پێوە ئەەکەم لەچکەکەی بە هەمان شێوە لە بری قژەکەی دروست بکەم هاتووم قژی ڕاستیم وەرگرتووە و پێم کۆلاج کردووە. مەبەستەکەمان لەوەیە لە کۆلاجە. کار لەم شێوازە هونەرەیەکە یاخود کار لە گشتی شێوەکاریەکەی بە شێوەیەکی گشتی کارم تیا کردووە، بەڵام بۆ ئەم پێشانگایە بۆ ئەم ساڵمان بەم شێوەیە کۆلاجە ئیشم کردووە. سپاس بۆ تۆ دەستەکانە خۆش. من ئاری ئەمەوێ بەڕێوەبەری سنتەری چالاکی گەنجانی سلێمانی وەرگرم زانیاریەکانمان بۆ بخاتە ڕوو کە چەند بەشدار بوون و چەند تابلۆ نمایش کراوە. مەبەست لەکردنەوەی ئەم پێشەنگایە چیە؟ خاتونێکم لەگەڵایە خاتوو پەرێز سڵاو لێبێ قسەمان بۆ بکە لەسەرکردنەوەی ئەم پێشەنگایە زانیاریەکان چی؟ ئەمە شەشەمین پێشانگای شێوەکاری سنتەری چالاکی گەنجانی سلێمانیە کە پرۆژێ ڕێکخراوی ناوپارێزی کوردستانە. خۆی لە 120 تابلۆ بینێتەوە 35 گەنجی خولی هاوینەی ئەم ساڵمانە. سنتەری چالاکی گەنجانی سلێمانی بەردەوام خزمەت بە گەنجان
گەنجانی شاری سلێمانی دەوروبەریەکات لە کۆمەڵێک بواری جیاجایە بواری شێوەکاری یاخود هونەری یەکێکە لەو بەشە گرنگانی کە لێرە گرنگێکی زۆری پێدراوە ئێمە توانای ئەم گەنجانە پیشانەین لە خولی هاوینی ئەم ساڵمانە هاتوون وێنەیان کێشاوە ئێمەش توانەکانیان بۆکەین بە پێشانگایەک و پیشانی بەشداربووانی پێشانگایین یاخود هەر کەسێک بێ سەردانیانکە تابلوانەی کە نەخشێنراون یاخود کە لێرە نمایشکراون زیاتر باز لە چیەکەن ئایا هەموو جۆرە هەموو بوارەکانی تێدایە؟ بەڵێ زیاتر دەربڕینی شخصی یعنی خۆیانە بۆ نمونە هەر کەسە و دەربڕینێکی جاجەی تایبەتی خۆی هەیە زیاتر دەربڕینی سروشتا یاخود هونەری کۆلاجە یاخود موادی بەکارهێنانی ڕیسایکل بنە کە شتێک فڕێ ئەدرێ ئەمان بەکاری بێننەوە یاخود سروشت و هەنێک دەربڕین بۆ پشتیوانی کوردانی ڕۆژ ئاواش هەنێک گەنجمان بۆ ئەو پشتیوانی ڕۆژ ئاوا هەنێک دەربڕینیان کردو بە ڕسم. خاتونێ و ڕۆژانە مامەڵە لەگەڵ گەنجانە ئاکەن تا چەند گەنجان حەزیان لە شێوازی لە هونەرە یان هەنگاوی بۆ ئەنێن بۆ ئەوەی کە ئاسی هونەری ناوناخی خۆیان بەرز بکەنەوە. ئەکید ئێمە وەکو سەرتەری گەنجان بەردەوام درگامان کراوە بۆ هەموو گەنجێک لە ڕووی هونەرەکانیشەوە دایم پاڵپشتی گەنجانمان کردووە بێن لە سنتەر چالاکیەکانیان یاخود تواناکانیان پیشان بن یاخود دایم هاوکاریمان کردوون بۆی بتوانن چ توانا و چ تاقەیەک هەیەە لە سنتەر یاخود لە پێشانگای یاخود لە هەر شتێکی کە ئێمە پشتیوانمان کردوون دایم دەستمان گرتوون بۆ هەموو گەنجێک. کە من هاتمە هۆڵەکەوە کۆمەڵێک خانمم بینی تا چەند خانمان بەرەو پیری هونەرەکانەوەیان ئەیانەوێت جێگە دەستی خۆشیان لە هونەرە قایم بکەن ڕێژەی بەشداربوانی خانم لە پێشنگایەدا چۆن بوو؟ والله ڕێژەی بەشداربووان زۆر زیاتر بوو لە کوڕان مای خۆشحاڵیەوە لە ئەم چەند ساڵانی دوایە سنتەری گەنجانی سلێمانی زیاتر خانمانیش یان بەشداری خولەکان ئەکەن ئەمە 35 بەشدار بوون تقریبا لە نیوە زیاتری خانمانە ئەوان ینی گروتینێکی زۆر تایبەتەوەیان بۆ سنتەر بەشداری لە هەموو خولەکانە ئەکەن نەک بەشە هونەرەکان چونکە ئێمە لە کۆمەڵێک بواری جیاجایە خزمەت بە گەنجانی شاری سلێمانیەکەین ئەوە هونەری پیشەیە هونەریە زمانەوانیە وەرزشە لە هەموو بوارەکانە ئەوان ڕوو لە سنتەرەکەن بەعام هەموو گەنجێک خانمانەوە زۆر بە تایبەتی لەوانەی ئەوەش بێ خۆم خانمە با کۆتا پرسیارمەوە بێ ئەم پێشنگایە ماوەی چەند ڕۆژەکانەوە کاتەکانی چین بۆەوەی هاوڵاتیان کە حەزیان لێ بۆ بێن تەماشای ئەو تابلوانە بکەن کاتەکانی بزانن. پێشنگاکەمان ماوەی 2 ڕۆژەخانێت 5 و 6 مانگی یعنی ساڵی ئەم ساڵ بۆ مانگی 12 هەموو ڕۆژێک ساعت 3 بۆ 5 ئەم 2 ڕۆژە. خۆش سپاس بۆ زانیاریەکانە سپاس بۆ تۆ ئارێگە دەرفەتە بێمەوە یەکێک لە خانمەکانی تر بەشداری پێ بکەم بۆ ئەوش لەسەر هونەرەکەی خۆی قسەمان بۆ کە بە چەند تابلۆیەک بەشداری لەم پێشنگایە کردووە ئەگەر هاوکارم یارمەتیمان بات بۆ ئەوەی کە دیمەنی ئەم خانمەش بگوازینەوە لەگەڵ ئەو تابلوانەی کە نمایشی کردووە خانم گیان سڵاو لێبێ چەند تابلۆت نمایش کردووە تابلۆکانە باز لە چی ئەەکەن؟ 4 تابلۆ نمایش کردووە زیاتر باز لە کێشەی ئافرەت دایک و لەگەڵ کێشەی نێوان باوک و کوڕەکە تابلۆگانە. لە کێشانی تابلۆکان تا چی بەکار ئەهێنیت؟ وەڵا هەر زەیتی و لەسەر کانڤاس ئۆیڵ و فڵچە و تر ئیشانە. تا چەند پێت خۆشە کە پێشنگای بەم شێوەیە ئەکرێتەوە گەنجانمان کچامان کوڕامانیان بەشداریەکەن توانەکانی خۆیان ئەسەلمێنن. بەڵێ ئەم پێشنگانە زۆر باشن بۆ تایبەتی گەنجی کوردستان کە ئەتوانن ئەو شتەی لە ناخیانە لەسەر ئەو لەوحەیە دەرببڕن کە زۆر دەتوانی لەسەر لەوحە دەبڕی بەڵام لەوانێ ئەو دەربڕینەوە بکە بەرامبەرەکە و تێبگا لێو بەڵام لە ڕواڵەتی خۆتە لەوان لێو تێنەگا ئەمە شتێکی زۆر باشە بۆ گەنجی کوردیان ئیم پێشنگان. سەرکەوتوبی زۆر سپاس ئاریم نەگەڕێمەوە بۆ لای تۆ دیاران پێشنگایە ماوەی 2 ڕۆژەخایانێ ڕۆژانە هاوڵاتیان یاخود هونەردۆستان ئەتوانن لە کاژمێرەکانی دوایی کاژمێر سێوا بێنە گەلەری مۆزەخانەی ئەم نەسوورەکە بۆ ئەوەی بینەری ئەو تابلوانە بن کە لێرە نمایشکراوە دیارە لەلایەن 35 بەشداربوو بووە هەر یەکەیان بە کۆمەڵێک هونەری جیاوازەوە تابلۆکانی خۆیان نمایش کردو و نەخشاندویانەوە هێناویانە لەم پێشنگایان نمایشیان کردووە کاریەکان سەلمێنەری ئەو توانە و تاقەیە کە لە ناخی ئەوانە هەیە و لە ڕێگەی ئەم تابلوانەوە دەریەخەن و پەرە بە تواناکانیانەیە.
دەستە خۆش بێت ڕێزان سوپاس بۆ ئەو خوێنکارە یاخود ئەو گەنجە بەهرەمەندانە کارەکانیان زۆر جوانەوەی کە تۆ خستە ڕوو سوپاس بۆ تۆش بە یوای بەردەوامی بە یوای کەسانێکیش پێیان خۆشە بچنە هۆڵی مۆزەخانەی نیشتیمانی ئەم نەسوورەکە بۆی بینەری ئەم کارانە بن.